لەگەڵ بەڕێز محەممەد یاسری شارەزای سیاسی کە لە بەغدا و لەگەڵماندا بەڕێگەی سکای گفتوگوی زیاتر سەبارەت بە باردۆخی سیاسی عراق سیناریۆکانی بەردەمی عراق دەکەین. بەڕێز محەممەد یاسریم کاتتان باش. گۆڕانکاری لە داواکاریەکانی ڕەوتی سەدر لە هەڵوەشانەوەی پەرلەمانەوە بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی دادوەری پێشهاتێکی ئاساییە یان مەترسیدارە؟ بەناوی خدای گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان. ئەو داواکاریانەی کە لەلایەن سەدرەکانەوە پێشکەش دەکرێت لە ڕاستیدا ئەگەر بمانەوێت لەگەڵ یاسا و قانون دەستور بەراوردیان بکەین، ئەوە ئەگەر هەموو ئەوە جێبەجێ بکرێت کە سەدرەکان دەیانەوێت، چ لە هەڵوەشانەوەی پەرلەمان و چ لە داواکاریەکانی دیکە و هەروەها چوونیانیش بۆ هەڵقوتانە سەر ناوچەی سەوز و هەڵقوتانە سەر ئەنجومەنی باڵای دادوەری، ئەوە کێشە و قەیرانەکانی زیاتر ئاڵۆز کردووە لە عێراق. ئێستا ئەو داواکاریەی کە سەدر دەیکاتنە لەگەڵ دەستور و نە لەگەڵ یاسا بە هیچ شێوەیەکێک ناگرێتەوە. ئەگەر ئەوان بەو شێوەیەش بەردەوام بن، من دڵنیام لەوەی کە دۆخەکە بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوات و ئێستا هەر دەرچوونێک لەو دەستورە ئەوە لێکەوتەی خەرابی دەبێت. بەڵێ ڕەوتی سەدری خۆیان نەکۆبوونەوە نە پێشنیار هیچ شتێکی هیچ لایەنێ قبول ناکەن. پێتان وایە هیچ لایەنێکیش بە تایبەت چوارچێوی هەمانگی ئامادە بن مل بدەن بۆ داواکاریەکانی ڕەوتی سەدر؟ بەڵێ پێشتر چوارچەوەی هەماهەنگی داوای کرد کە کۆبوونەوە لە نێوان لە هەموو لایەنەکان بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵام ئێستا دەبین ڕۆژ بە ڕۆژ سەقفی داواکاریەکان بەرزتر دەبنەوە و هەروەها داواکاریەکانیش تەعجیزین. ئەمە شوای کردووە کە گرێ کوێرەکان زیاتر بە گژیەکدا بچن و کردنەوەیان ئاڵۆزتر بێت و ئەوان چوارچەوەی هەماهەنگی هەموو هەوڵێکی خۆی دەدات بۆ ئەوەی دەسەڵاتی تەشریعی دەست بەکار بێتەوە. ئێمە کە ئێستا سەیرێکی یاسای عێراقی بکەین، ئەوە لە ناوەڕۆکی یاساکەدا هەیە، لە ناوەڕۆکی دەستوریشدا هەیە، هەر کەسێک دەستدرێژی بکاتە سەر دامەزراوەکانی دەوڵەت و بێڕێزی بەرامبەریان بکات، ئەوە سزای توندیان بەسەردا دەسەپێندرێت. لێرەدا ئەگەر لێرەدا من ئەوەندە دەڵێم ئەگەر ڕەوتی سەدر بیاوێت هەموو داواکاریەکان جێبەجێ بکرێت، سەرەتا پێویستە بگەڕێتەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و دانوستان لەگەڵ تەواوی لایەنەکاندا بکات بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتنێک لەسەر میکانیزمەکان بۆ هاگاوەکانی داهاتوو و جێبەجێکردنی داواکاریەکانیان. هەروەها هەموو پێویستە ئەو تاوانانەی ئەو تۆمەتانەی بەردەوام لەلایەن ڕەوتی سەدرەوە ئاراستەی لایەنەکانی دیکە دەکرێت، بە دووەداچوونیان بۆ دەکرێت و هەروەها ئەوانیش بێبەرینین و بێبەشنین لەو تۆمەتانەکە دەخاتە پاڵ لایەنەکان دیکە، چونکە تا ئێستا ئەوانیش بەشێکی سەرەکی بووینە لە پێکاتەی فەرمی حکوومەت و دەوڵەت و دامەزراوە ئیداریەکانی. ئێستا سیناریۆکانی بەردەمی عراق چی چاوەڕێی عراق دەکات؟ گەرم دۆخە بەم شێوی ئێستا بەردەوام بێ، دەتوانین بڵین شەڕی ناوخۆ بژاردەیەکە لە بەردەمی عراقە؟
دوای ئەوەی ڕەوتی سەدەر هەیە لە سوورەکانی بەزاند و هەڵی کوتە سەر ئەنجومەنی دادوەری ئێستا ئەوە داواکاریەکان بەو ئاراستەیە چڕ کراونەتەوە کە لە داهاتوودا کۆبوونەوەیەک لە نێوان لایەنەکاندا ئەنجام بدرێت هەروەها جەخت لەوە دەکرێتەوە کە پێویستە هەموو لایەنەکان لێک تێگەیشتن لە نێوانیا بێتە ئاراوە بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەکی ڕیشەی بەڵێ ئێستا ئێمە دەڵێن تەوافقی نێوان لایەنە کوردیەکانیش زۆر گرنگە بەتایبەت لە نێوان پارتی و یەکێتی بۆ ئەوەی دانیشتنی داهاتوو پێی یەکلایی بکرێتەوە ئەو داواکاریەی ئەو داواکاریەی ئەو بنەمایەکە سەرۆک بارزانی داوای دەکات شەراکەت و تەوافق و تەوازن بکەمە بەسمە ئەوە ڕەهەندێکی زۆر گرنگە کار هەموو لایەنەکان پێداگیری لەسەر بکەن بۆ ئەوەی ببێتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی داهاتوو لە عێراق هەروەها سەرۆک بارزانی پێشتری شاندی ڕەوانەی لایەنەکان کردووە بۆ ئەوەی لەبارەی ئەو بابەتەوە قسە بکەن و ئەمڕۆ ئەو سێ بنەمایانە بۆ پێکێنانی حکوومەت کە سەرۆک بارزانی داوای کردووە ئێمە بە باشترین بنەما بۆ چارەسەری کێشەکانی عێراقدا دەنێین لە نێوان تەواوی لایەنەکاندا بەڵام پێویستە هەموو لایەنەکان بە ئیرادەیان بۆ جێبەجێکردنی ئەو سێ بنەمایە هەبێت هەروەها پێویستە لایەنە سونی و کوردیەکانی دیکەش هاوکار بن لەو پرس و بابەت ئەگەر لایەنە کوردیەکان بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەگەنە ڕێکەوتن لەنێو خۆشیانە لەسەر کاندیدێکی هاوبەش بە دوو کاندید بێنە پەرلەمان چ گرفتێکی تێدایە ئەگەر لایەنە سیاسیەکانی عێراق ئامادەی کۆبنەوە بن؟ بەڵێ ئێمە دەگەڕێنەوە بۆ ئەو کات دەگەڕێنەوە بۆ سنیاریۆی ساڵی 2010 کە هەر یەکە بە کاندیدی خۆی هاتە ناو کۆبوونەوەکە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دواتریش ڕاستە ڕوبەڕووی کێشەیەک دەبینەوە بەڵام ناکەوینە هیچ قەیرانێک کە جێگەی نیگەرانی بێت بەڵێ هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە دیدگای یاسا و دەستورەوە ئەوە لەلایەن گەلی عێراقەوە دەبێت هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڵام لە داهاتوودا لە کاتێکدا بێت جگە لەوەی کە لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار کاندیدی چوارچێوەی هەماهەنگیش لەلایەن بۆ پۆستی سەرۆک وەزیران دەستنیشان کراوە ئێستاش ئەمەش وەکو هەنگاوێک بۆ دەربازبوون لە حکوومەتی کاربەڕێکەر بەماش دەتوانرێت بەسەر کێشەکاندا زاڵ ببین کە ئەو دوو هەنگاوە بڕا لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و هەڵبژاردننی سەرۆک ئەنجومەنی وەزیران. بەڵێ بەڕێز محەممەد یاسری شارەزای سیاسی لە بەغداوە لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداریکردنیەوە.